وەڵی وەکو دایک زۆر بێتام. ئەوە فرمێسکی دایکێکە کە شەو و ڕۆژ بۆ ونبوونی کوڕە تەمەن 15 ساڵەکەی لە چاوەکانی ناوەستێتەوە. نەشمیل بەدەم گریانەوە دەڵێت ماوەی یەک هەفتەیە کوڕەکەی لە ماڵ چووەتە دەرەوە و هیچ سۆراخێکی نییە. سەرنگ عەلی دانیشتووی قەزای سەی سادقە و کە هێشتا لە هەڕەتی لاویدایە تەمەن 15 ساڵە، ئەو جگە لەوەی خوێندکار بووە لە پشووی هاوێنیشدا سەرقاڵی کارکردن بووە. دایکی دەڵێت سەرهەنگ وەک هەر ڕۆژێکی دیکە ڕۆشوەتە سەر کارەکەی، بەڵام هەر ئەو ڕۆشتنە بووە و گەڕانەوەی لە دوای نەبووە. ئەوانەشی لە سەرهەنگ نزیکن و هاوڕێی نزیکی ئەون دەڵێن سەرهەنگ لای ئەوان وتوێتی دەچێتە ناو هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان. وەڵی وەکو دایک زۆر بێتام. زۆر بێتاقەتم خۆم بۆ ناگیرم. چون پرسیارم لەو کەسانەی کرد کە بردویان لەگەڵ خۆیانە بۆ ئیشکردن، تیانە هاتۆ بۆ لای ئێمە هەرچەند محاولەمان کرد بێ لەگەڵمانە بۆ ئیش، توێتی من ئەچم تەسکەرە وشتی بردووە جلێکی خاکی لە بەرایە، تێدی من ئەچم بۆ هین ئەو شوێنەی کە پەکیتایە. باوکی دەڵێت کێشیان لەگەڵ هیچ کەس و لایەنێکدا نییە و گومانیشان لە کەس نییە. کەسوکاری سەرهەنگیش شەو ڕۆژیان خسوەتە سەر یەک بۆ ئەوەی سەرەداوێکیان دەستکەوێت و ئاسایش و پۆلیسیشان لێ ئاگادار کردووەتەوە، بەڵام تا ئێستا بێسۆراخە. لای کەسێکە ئیتر هینی پێی نەبووە، برادەر و ڕەفیقی بوو ئەڵبەتە، تێتی منەچم بۆ ناو پاکەکە بۆ قەندیل، ئەوە حەو ڕۆژە نە هەواڵیە نە کەس بینیەتی نە کەس هەواڵێکم بۆ یێنێ. بەوەش سەرم بەرزە کە لە مناڵێک و هەتا گەورەیە ئەڵێن ئەم کوڕە هیچ کێشەیەکی نەبووە لە خۆشەویستی و لە ئیشکەری و لە دڵسۆزی بۆ ئیشەکەی بردویانە بۆ ئیش بیستیاناوە خۆیان وتیانە من قسەیەوانەکەم بیستیاناوە بە کرێکار 25یاناوە بەو. باپی زانیاریەکان تەنها لە یەک مانگی ڕابردوودا لە شارۆچکەی سەی سادق 6 کەس لە قەزاکە چوونەتە دەرەوە و نەگەڕاونەتەوە. سەرڕای نیگەرانی کەسوکاری گەنجەکان لە دیارنەمانی ڕۆڵەکانیان تاوەکو ئێستاش لایەنێکی فەرمی حکومی ڕوونکردنەوەیان نەداوە لە سەر دیارنەمانیان. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.